لە مانگی دەی ساڵی 2023ەوە دۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەیەکی گشتی سەقامگیری بەخۆ نەبینیوە چەندین گرژی و ئاڵۆزی و شەڕ و ململانێ وڵاتانی ناوچەکەی گرتووەتەوە. باواڵ گرافیکێک باسی دۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاستان بۆ دەکەم لە دوای 7 ئۆکتۆبەرەوە کە ڤیدۆکان لەسەر شاشە دەبن. ڕۆژهەڵاتی ناوڕاست لە دوای 7 ئۆکتۆبەرەوە چۆن گوزەری کردووە. لە 7 ئۆکتۆبەرەوە دۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاست گۆڕاوە، ناوچەکە نەگەڕاوەتەوە دۆخی پێشووی. جەنگی نێوان حەماس و ئیسرائیل بووە بە بوومەلەرزەیەکی استراتیژی بۆ دووبارە داڕشتنەوەی نەخشەی هەرێمی لە غەزەوە بۆ باشووری لوبنان، لە دیمەشقەوە بۆ ناوجەرگەی تاران. دۆخەکان گۆڕاون، جەنگێکی کراوە لە نێوان ئێران و ئیسرائیل هەڵگرسە. ئێستا غەزە تەنها ناوچەیەکی جەنگ نییە، بەڵکو ناوچەیەکە ڕوبەڕووی وێرانکاریەکی بێ پێشینە بۆتەوە. زیاتر لە 170 ژێرخانی کەرتەکە بە تەواوەتی هەمووی وێران بووە. ملیۆنێک و 900,000 دانیشتووی کەرتەکە ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. ئەوەی پلانی بۆ داڕێژراوە مەترسیدارترە لەوەی کە واقعی ڕووی داوە. لە شوباتی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بیرۆکەی ڕاگواستنی دانیشتوانی غەزەی خستە ڕوو. لە باکووری ئیسرائیلیش بەرەی بەرەنگاری حیزبوڵڵا بەرامبەر بە ئیسرائیل وەک ڕابردوو نەماوە. ئەوەش لە دوای 8 مانگ بۆردومانی هەردوو لا بۆ سەر یەکدی. ئێستا ئیسرائیل 5 شوێنی استراتیژی کۆنترۆل کردووە. بۆردومانەکانی ئیسرائیل سەرکردە باڵەکانی حیزبوڵڵا لەسەر و هەمویانەوە حەسەن نەسروڵڵای لەناو بردووە. ئێستا باشووری لوبنان لە بەردەم ئیسرائیلدا کراوەیە. حیزبوڵڵاش لە لاواسترین دۆخی خۆیەتی لە ساڵی 2006ەوە. لە ڕۆژهەڵاتی ئیسرائیلیش لە مانگی 12 ساڵی ڕابردووەوە ڕژێمی پێشووی سووریا بە سەرۆکایەتی بەشار ئەسەد ڕووخا. لەو کاتەی ئیسرائیل زیاتر لە 700 جار بۆردومانی سووریای کردووە. سیستمی بەرگری سووریا و چەک و تەقەمەنی سوپای وڵاتەکەی لەناو بردووە. ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە سووریا. هەروەها بەهێزە زەمینیەکانیشی دەیان کیلۆمەتر چۆتە نێو خاکی سووریاوە لە ناوچەکانی قونەی تەڕە و جەبەل شێخ. ئەوەش بە پاساوی ڕێگری لە هەر هەڕەشەیەکی چەکداری لە سووریاوە بۆ سەر ڕۆژهەڵاتی ئیسرائیل. ئیسرائیل بەوەشەوە نەوەستاوە. چی کردووە؟ لە 13ی ئەم مانگە دەستی گەیاندا ناوجەرگەی تارانی پایتەختی ئێران لە ژێر ناوی ئۆپراسیۆنی شێری هەستاوە. ناوەندە استراتیژیەکانی ئێرانی کردە ئامانج. لە بەرامبەریشدا ئێران شارەکانی ئیسرائیلی ئاوها بۆردومان کرد. نزیکەی 2 هەفتە ئەم شەڕە موشەکیە بەردەوام بوو. جا باسی خاڵی یەکلاکەرەوەتان بۆ بکەم کە لە 20 مانگەدا بوو کاتێک ئەمریکا بە هەماهەنگی لەگەڵ ئیسرائیل 3 گرنگترین دامەزراوە ئەتۆمەکانی ئێرانی کردە ئامانج. ئەوانیش فۆردۆ و نەتەنز و بنکەی ئەسفەهان بوو. لە هێرشەکەدا موشەکی دوورمەودا و بۆمبی سەنگەرشکێن بەکار هاتن. راپۆرتە هەواڵگرێکان دەڵێن هێرشەکە لە 130 توانای ئێرانی بۆ پیتاندنی یۆرانیۆم لەناو بردووە. ئێستا ڕۆژهەڵاتی ناوڕاست نەخشەی خۆی بەهێز ڕێک دەخاتەوە نەوەک بەڕێکەوتن. غەزە ڕوبەڕووی وێرانکاری بۆتەوە. حیزبوڵڵا پاشەکشەی کردووە. ڕژێمی پێشووی سووریا ڕووخاوە. ئێرانیش ڕوبەڕووی جەنگێکی دوولایەنە بۆتەوە بەرامبەر بە ئیسرائیل و بەرامبەر بە ئەمریکا. ئایا ئەوەی ڕوو دەدات کۆتایی ململانەیەکی کۆنە یان سەرەتای سیستەمێکی هەرێمی نوێیە کە نەخشەکەی بە ئاگر دەکێشێت؟